بەڕێزان ئەم شوێنەی کە ئێوەی بینن هەمان ئەو شوێنەیە کە سێ ڕۆژە چادری لێ هەڵدراوە لەلایەن هێزەکانی پۆلیسەوە. گازی فرمێسڕێژ بە ئاراستەی چادرەکان تەقێنرا بەبێ ئەوەی کە لێرەوە هیچ جۆرە جوڵەیەک هەبێ لەلایەن خۆپیشاندەرەکانەوە یاخود لەلایەن ئەو کەسانی کە لێرە ئێمەمانمان گرتووە ئەسڵ خۆپیشاندەریش نامان گرتن، بەڵکو ئەوان غازی فرمێسڕێژیان بەکارهێنا بەرامبەر بە ئێمە. و لێرە چەندین گەنج بە گازی فرمێسڕێژ کاریگەر بوون. من بۆ خۆمێکێکم لەوانەی کە هەم تەنگە نەفەسی و هەم هەروەها کزانەوەی چاوم هەیە لە ئێستادا، بۆ چەند گەنجێکیش بەرەو نەخۆشخانە براون.